فیلادلفیا پاش 300 ساڵ. واو کاتەکە مردووەکان بۆ حسێبکردن زیندوو دەبنەوە، تەنیا کارە چاکەکانیەوە ڕزگارتان دەکات. بێگومان لە ڕۆژی پەسڵاندا کارەکانی ئەمڕۆتان وەبیردێننەوە و لە کاری خراپەتان پەشیمان دەبنەوە. ئەو ڕۆژە ئاوات دەخوازن کە بریا هیچ کات گوناحێکتان نەکرد بە یا زوڵمێکتان نەکرد بە یا خراپەتان بە خراپە وەڵام نەدەبایە. بابا، خەڵک دەپرسن کە ئێوە چۆن دەزانن کە مردۆکان دوای زیندوو دەبنەوە؟ تا ئێستا کەس زیندوو بوونەوەی مردوویەکی دیتۆ؟ بەڵێ بینراوە، بەڵێ. خدا مردووگەلێکی بەدەستی گەورەمان مەسیح زیندوو کردوتەوە. بەڵام ئەمە مێژووە بابا، هیچ سەردەمەکانی دوورە. باشتر وایە باسی ئەم سەردەمە بکەن، نەک ڕابردوو. ئێمە ئێستا چۆن بە ژیانی دووبارە ئیمان بێنین؟ خدا دڵەکانی هەمومان بە تیشکی خۆی ڕوونا کاتەوە. بەڵام بابا، من دەمێ بزانم خدا چۆن مردوەکان زیندوو دەکاتەوە. ئایا ئەمە ئاواتێکی هەڵەیە یا ئەوەی کارێکی شوورەیە؟ ئیزن بدەن منیش پرسیارێکم هەیە. ئەیە ئەمە ڕاستە کە لەشی شەهیدانی ئەشکەوتی ئانجلس لەناو نەچووە و هەروەها ماون؟ ئەم قسەیە بە پرسیاری من چی؟ بە هەڵەمەچن. ئەگەر ئەم پرسیارە بڕاست بێت پەیوەندێکی زۆری هەیە. خدایەک کە دەتوانێت لەشی چەند ساڵەی مرۆڤی 100 ساڵە بە ساغی ڕابگرێت، بێگومان دەتوانێت شتی پواویش دیسان ببوژێنێتەوە. من لەم بارەوە تێدەکۆشم کە ئێوە زیاتر لە چۆنیەتی شەهیدانی ئەشکەوتی ئانجلس ئاگادار بکەن. ئەی خدا، ڕەحمەتی خۆتمان بۆ بنێرە و نووری بەشکۆت لەسەر فاران ببارێنە، پرشکۆتر لەوەی کە بەسەر سایل داباراندت و پرشکۆتر لەوەی کە بەسەر هۆریستا دادباران. بابە گەورە، ئێمە مانای سایل دەزانین، کێوێکە کە نووری خۆدا لەوێ بەسەر گەورەمان مەسیح داویەتی، دروستە؟ ئافرین کچم، دروستە. هوریس کیوی حەزرەتی موسایە کە خۆدا لەوێدا لەگەڵی قسەی دەکرد، هەروایە؟ ئەرێ کچم، ئافرین. بەڵام ئێوە نێوی فارانتان برد، تا ئێستا ناوی فارانم نەبیست بوو. فاران نێو جێگەیەکە کە ئاخرین پێغەمبەری خوددا پاش گەورەمان مەسیح لەوێدا دەگاتە پێغەمبەری. بابە گەورە، یعنی پاش مەسیحیش پێغەمبەرێ دێ؟ ئەرێ کچە باشەکەم، پاش گەورەی ئێمە پێغەمبەرێکی دیکە دێکە نێوی ئەو ستوودەیە. بابە گەورە، مسیا کەی دێ؟ نازانم، بەڵام دەزانم کە پێڕەوانی ئەو باشترین خەڵکی جیهانن. جەنابی ئاریوس، بابە فیلوس هاتوون. بڵێن تەشریف بێنن. دەی بابە فیلوس کاری بە منە. ئیدی بۆ ئەمڕۆ بەسە، سبێنێ دیسانەوە دەتان بینم. ئێستا بڕۆن، بڕۆن تا ڕۆژێکی دیکە و چیرۆکێکی دیکە. بڕۆین. سەلام لە ئاریوسی پیر. سەلام بابا، چاوەڕوانی ئێوە بووم، دیتن ئێوە خۆشحاڵمی کرد. ئەمە ئەو پەڕی لوتفی ئێوەیە. بزانم ماری لەکوێیە، ئەوان لە نێوە وڵاتەکانت نابینم. بۆ دیتنی مامی لە فیلادلفیا چۆتە دەرێ، حوتێ داهاتوو دەگەڕێتەوە.
بەڕاستیکردنەوە ئێوە ئاەتێک لە ئاەتەکانی خوددایە ئیمان و پارێزگاری و زانست هەموو لەوێدا کۆبوونەتەوە ئەو بووەتە سەرمەشقی هەمومان ئەمە لوتفی ئێوە نیشانەدات فەرمونون بابا فیلوس نا دەرفەتی دانیشتن نییە درشکەی من ئامادەیە ئەگەر مێلتان بێ دەمەوێ هاوڕێ لەگەڵ ئێوە ئەشکەوتی ئەنجلوس ببینم بەڵام ئەشکەوتی ئەنجلۆس بۆچی؟ لە ڕێگادا بۆتان دەگێڕمەوە سێرەکە ئێوە تا ئێستا نەڕۆیشتوونەتە ڕەقیم و کێوی ئەنجلۆس. من زۆر کەم سەفەر دەکەم زۆریش کەم لە فیلادلفیا چوومەتە دەرێ ئەگەر نەویست بە کە شەهادەت و بەسەرهاتی باپیری ئێوە جەنابی ماکسیمیلیان و دۆستەکانی لە ئاهەنگی ئامۆژگاریدا بۆ خەڵک بڵێم ڕەنگە نەمتوانی بە بۆم سەفەرش هاتبا بەسەرهاتی شەهیدانی ئەشکەوت من بۆتانی دەگەڕمەوە. بنەماڵی ئێمە پشت بە پشت بۆ یەکتریان گێڕاوەتەوە و ئەویان لەبەر کردووە. ڕێگای زۆرمان نەماوە. ئەوەیە کێوی ئەنجلۆسە. من وا دەزانم کە ئێرە دەناسم لە پێشتا ئێرەم دیوە بەڵام ئێوە فەرمووتان لە پێشتا ناتوونێت ئێرە. هەروایە وریابن فەرمان ئەمەش کێوی ئەنجلۆس کە دەتانەویست بیبینن. بیسانیش دەڵێن نازانم لەبەر چی ئەم کێوە ئەوەندە بۆ من ئاشنایە. بەڵێ بە هەر حاڵ ئەو ئەشکەوتە سامناکە کە هیچ کەس ناوێرێ لێ نزیک بێتەوە لەو سەرەیە. ئێستا زانیم من شەوێک ئێرەم لە خۆندا دیوە. ئەرێ من دیتم کە ڕووناکایەکی گەورە هەر لەویەوە کە ئێوە نیشانتادا وە دەرکەوت وا پیاوێ لە ناو ئەو ڕووناکاییە هاتە دەر وە تا گەیشتە خواری کێوەکە لە بەرامبەری مندا ڕاوەستا وە لەو کاتەدا من لە خۆ ڕاچەڵەکیم.